بین لە کورسات مەگەزین و ئەم جارایان تەوەری سۆدیۆمان هەیە خانمە هونەرمەندێکی شۆخ و شەنگ خانمە هونەرمەندێکی زۆر دەنگخۆش و لە هەمان کاتیشا چالاک لە نێو سۆشەڵ میدیا لەگەڵمانایە لەنێو سۆدی کورسات مەگەزین کە بڕیارە نوێترین بەرهەمی خۆی بە ناوی چاوەزار سبەینێ بڵاو بکاتەوە ئەویش خانمە هونەرمەند نیان عەبدوڵڵەیە. خاتونیان بەخێر بۆ سۆدیۆی کورسات مەگەزین دڵخۆشین لەگەڵمانایت و جەژنە پیرۆز بێ لە ئێستەوە. جەژن لە هەموو لایەک جەژن لە هەموو تاکێکی کورد پیرۆز بێ لە کورد و کوردستان لە هەموو بینەرە جوانەکانی کەناڵی کورسات پیرۆز بێ لە هەموو کارمەندە جوانەکانی کورسات پیرۆز بێ ڕێز و سڵاوم هەیەوەتە. زۆر سپاس بۆ تۆ خاتونیان جاجلەکانیشت زۆر جوانە زۆر جوان خۆ و ڕازاندۆتەوە لە ئێستا ئامادەی بۆ جەژن و بۆ نەورۆز و بە هەموو شتێک خۆ ئامادە کردەوە. هەمووی تێکەڵ بووە ئەم جەژنە مناسبەیەکی جیاوازە بێ ئەم جەژنەمان جیاوازە بێ لەگەڵ جەژنەکانی درەچکە دوو جەژن تێکەڵ بۆ ئەم جەژنی ڕەمەزان و ئەم جەژنی نەورۆز ئینشاءڵڵا بە خۆشی شێبینە سەر. ئیشەڵڵا ئیشەڵڵا. جا بەرهەمی چاوەزار بەرهەمێکی شادە. سەرەتا باسێکی بەرهەمی چاوەزارمان بۆ بکە دواتر چمە لای پرسیارەکەین. بێگومان من زۆر بەڕاستی ئەمێ باسی ئەو بکەم کە زۆر مادوو بووم بەم گۆرانیەوە دەمێکە حەزەکەم گۆرانێکی شاد بکەم بەڵام جیاواز بێت ئەنی تێکستەکانی لەوانی کەوتراوە بۆ گۆرانی هەڵپەڕکێ ئەنی تێکستێکی جیاواز بێت چونکە خۆتانزان من لە ناو هونەرێکی ترا بووم هاتومەتە ناو ئەم هونەرەوە ویستمە ئەم هونەرەش بە شێوازێکی تر بکەم جیاواز بێت لەو هونەرە هەڵپەڕکیانەی کە لە شێوە ئەنی بە تێکستێکی ئەتیادیە وترێ ویستمە تێکستێکی وا جوانی بۆ دابنێم کە بەڕاستی وەکو شێعر بێ زۆر ماندوو بووم خۆم شعرەکەم دانەوە خۆشم ئاوازەکەم دانەوە ئەنی ئەوەی ئاوازی خۆت هەمووی خۆمە بەڵێ بێگومان نابێومان بیرچێکە کاک ئاریۆس پرۆدەکشن لە ستۆدی ئەوان تۆمار کراوە ئەوش هاوکارێکی زۆر باشم بوو لەم گۆرانیە لەوێت تۆمارمان کردو و کاک ئارام سەرداریش ئیشی کلیپەکەی بۆ کردین کە کلیپی زۆر جوانی کردووە وەخات و نیبراسیش بڵێن سیناریۆکەی کردووە کاک ئارام سەرداریش دووبارە دەرهێنەرە و خات و بڵێن ڕووزە مایکەپ ئارتێسە و بێگومان لە ساڵۆنی بێست ئۆنەکس کراوە ئیشەکان حەزەکەم حەقی کەس نەخۆم ببوورە بۆیە باسی ئەوان ناکەم ئەجا ئەم گۆرانیە فکرێم گۆرانیە وەکو باسم کرد حەزم کردو گۆرانێکی شاد بڵێم بۆ ئەم جەژنە بە تایبەتی ئەم جەژنەمان کە دوو جەژنە تێکەڵە بێ و لە هەمان کاتە خۆتان ئەزانن ئەم ماوەیە کە ناخۆشیمان زۆر لێ بەسەر هاتووە ترس و دڵە ڕاوکێ و ژاوەژاوی دەنگ و دەنگی موشک و بۆمب و ناخۆشەکانی ژیانمان زۆر بینی حەزم کرد لەم کاتە من خزمەتێ بکەم خزمەتی من چییە هەر هونەرەکەمان بەڕاستیە توانمە لە ڕێگەی هونەرەکەمەوە خزمەت بکەم بۆ ئەو خەڵکە جوانی کورد و کوردستان کە بتوانم لەو ترس و دڵە ڕاوکێ و ناخۆشیە تۆزێک بیانێنمە دەرەوە تۆزێک ئارامی بە دڵ و مێشک و ڕۆحیان بم دڵنیاشم ئینشاءڵڵا زۆر بە دڵیان ئەبێەوە ئەم نۆرۆزە زۆر باش هەڵپەڕن لەگەڵ یا و دڵی خۆشتان زۆر خۆشکەن لەگەڵ گۆرانەکەمە چونکە بەو پەڕی خۆشەویستی و دڵخۆشیەوە ئەم گۆرانیان پێشکەش کردوون بەڵێ پەیامی بەرهەمەکەتە پەیامەکەشم ئەوە ویستم پەیامەکەم ئەوەیە کە من چەند وشەیەکی کوردی جوانم بەکارێناوە کە ئێمە ڕۆژانە بەکارێنین وەکو چاوەزار چاوی پیس لێت نەیە ڕۆحم مەولوی پێغەمبەر ئەوشە جوانانە کە خۆمان بەکارێنین تاسە لە گۆرانیان بەکار نەهاتووە وشەی کورد و کوردستان ئەتیادی بەکارمێنا ناوی خوا پێغەمبەر ئێمە وشە ڕۆژانەکانمان کە بەکارێنین زۆر ئەوم بەکارێناوە و ناوی جلی کوردی مێناوە کە جلی کوردی لە ئێستادا بۆتە سمبولێکی نەک هەر کوردستان سمبولێک کەسە لە ناومو گیانە باوە و پەیامم ئەوەیە کە دوژمنانی کورد ئەوە بزانن کە ئێمەی کورد هەرچەنە لە جەنگابین لە ناڕەحەتێ بین ئێمە هەمیشە ورە بەرزین زۆر ناڕەحەتیمان بینووە ناترسین ناوەستین بەردەوامین و سەرکەوتنیش هەر بە کورد و کوردستان و لە کۆتاییدا هەر هەڵپەڕکێمانە دەستە خۆش بێتەوە خاتونیان هەموو شتێکی و سەرکەوتن هەر بۆ کورد و کوردستانە ئینشاءڵڵا مادەم ئەوەنە بە دڵێکی ئەها پڕ لە حەماسەتەوە باسی بەرهەمەکەی خۆتە کرد حەزەکەین بەڵێ ڕێگەی کورسات مەگەزین و تەنها کەمێکی بەرهەمەکەمان بۆ بڵیت وەڵی خۆشترە ها لەگەڵ مۆسیقا شتا خۆشە گۆرانیە بەس کێشە نیە تۆزێکی دڵ ناشکێنە بەس ئەم گۆرانیە خۆشترە چکە حرەکیە گۆرانیەکە باسی ئەوە ئەکە هەڵبووە ئەلو هەڵبووە نازانم خۆتان ئەو کارانمان پێمان بڵێ ماکەکەمان هەڵبووە یاخودنە ئەلو هەڵبووە بەڵێ
تاومایکەکەمان طبعاً باسی ئەوە کا گۆرانیەکە کە تۆ کەسێک کاتێک ئەبینین کەسێکی بیانیەتە ناو وڵاتەکەمانەوە زۆر عاشق خجلی کوردی بێزانی لەبەری ئەکات کە لەبەریەکات لەوانەیە خۆی وا بزانێت جوانیە لەبەر ئەوە بڵێ من کورد نیم ئەم جەم لێنە بەڵام لە بیانیەکانی جوانە ئەنجا منیش یەک سەر گۆرانی بەسەرا هەڵێم طبعاً سیناریۆکە با ببینن زۆر جوانە ئەڵێم ئەرێ خۆیەکەم جاری بوو جیلی کوردی لەبەرکە بە هەر زۆر لێ جوان بوو بەجارێ دڵمی فێکە والله هەر زۆر لێ جوان بوو بەجارێ دڵمی فێکە هەڵپڕکێ لە خۆی جوانە کاتێشان بەشانەکە گۆرانیەکەی بادڵ بوو سەرچۆپی بۆ بادە سەرچۆپی بۆ بادە خۆش بە خاتون بژیت بە قوربان طبقەی تریش تیا بەرز بوونەوە و تر گەرم بوونی تایە ئەمە سەرەتای گۆرانێکە دەستە خۆش بە خاتونیان جا هەمیشە خاتونیانمان بینیوە کە بەرهەمەکانی سڵەوە خاوە ئەم بەرهەمەیانی زۆر شادە بەڵێ ئەم جیاوازی چۆن دروست بەڵێ تۆزێک کە چوومە ناو ستۆدیۆ بەڕاستی گۆرانەکەم بە غەمگینی ئەوت چونکە هەڕاتم لەگەڵ غەمگینی و ئەحساسانە بەس کاک ئارۆس چونکە خۆی ئیتر لەناو ئەو جواز چۆنەڵی تر پێگەیوت یان تێ ئەگاکە گۆرانی هەڵپەرکێ و شادی چی ئەوێ بەس کە پێی وتم تێگەیشتم تینیان خان ئەحساسمانێ و نەخەم و خەفەتمانەیە لەم گۆرانیە دڵخۆشی چی ئەکەی کە تۆ ئەو کەسە ببینی ئیتر یەکسەر ئەحساسەکەم دروست کرد تۆزێ قورس بوو بۆ من یەکسەر ئەبێ لە کاتی گۆرانەکە پێ بکەنی بۆی لەگەڵ ئەو پێکەنینە ئەحساسە جوانەکەی هەڵپڕکی و دڵخۆشیە دەدەرەوە وتی دڵخۆشیم ئەوێت تێگەیشتم بەڵام ئەوەنش زەحمەت نەبوو بۆم چونکە لە هەندێک بۆنی خۆمانە گۆرانی هەڵپڕکی و شادی وتووە بەڵام زۆر بەدڵی بوو سپاس بخوا کە زۆر زوو هاو بەدەستەوە ڕاستە زۆر ماندوو بووم بەدانانی شعر و ئاوازەکەەوە بەڵام زۆر بەباشی هاو بەدەستەوە لەخوا بەزەبێت و ماندوو نەبیت خاتونیان کەواتە ئەمە بڕیار نییە یەکەم بەرهەموو کۆتا بەرهەمی شار نەوەڵە ئەمە نەخۆشە گۆرانەکە لای خۆم نازانیشەڵات ئەوە چێژی لێ ئەبینم چونکە ئەو ماندوو بوونێکە خۆم کردومە تیا ئەبینمەوە ئەوەی ویستومە بە زیاوەوە دروست بووە ئەوەی کە لە خیاڵی خۆمە بووە خەونی چەند ساڵەمە و دڵنیام لای جەماوەرەکەشم چاوەڕی بەرهەمی دیکەی شادبن لە خاتونیان عەبدوڵڵا بەڵێ ئیشاڵڵا پێشکەشەکەم بە تەلەڤیزیۆنە جوانەکەی کورسات و ئێوەش جەژن پەخشیکەن بۆ ئەو جەماوەرە جوان بە سەرچاو بە خۆشحاڵیەوە بێگومان بەرهەمەکان لا کورسات مەگەزینەوە پەخشەکرێن وەکو وتیشمان هەردوو جەژنی نەورۆز و ڕەمەزان بەیەکەوەیە ئەتەوێت لە ئێرەوە چی بەرهەمێکی هوەری پێشکەش بە بینەرەکە و بکەی لە ڕێگەی کورسات مەگەزینەوە گۆرانێکی تایبەت بە نەورۆز و لە هەمان کاتیشا جەژنی ڕەمەزان وەڵی هەر مەگەر نەورۆزە گۆرانی نەورۆزە فەرموو نەورۆزە سێبەیە نەورۆزە سێبەیە نەورۆزە گولێک بدە من یار جەژناتە پیرۆزە گولێک بدە من یار جەژناتە پیرۆزە ئازیزی گوڵی ئەوینم خۆری بەهارژینم ئازیزی گوڵی ئەوینم خۆری بەهارژینم ئەو ساتە دڵم شادە کە ڕوخسارێ دەبینم ئەو ساتە دڵم شادە کە ڕوخسارێ دەبینم دەنگە خۆش بە خاتونیان جا ئەو ساتە شادی کە ڕوخساری شێبینی طبعا دایمە ئەڵێ هاوسەرەکەم پشت و پەنامە و بەڕاستی ژوایە بۆ هەموو شوێنێک لەگەڵ تاوێگومان بۆ ئەو دڵی خۆشەوان دە من بەقی منە ئەوەنە دڵی خۆشانی لەمە زیاترمە بەسم وایە من زۆر دەمێک بوو هەردووکتانم نەبینی بۆ ئێستا دوو کوڕەکە دڵیان زۆر گەورە بوون مناڵ بوون کە من بینی من بێگومان ناخۆشیەکە و بەزەکاتی خۆشیەکە نەخۆشیەکە سەردانی کردم خاتە ساوێن کاتێکی ناخۆش بوو بەڵام سواز بخوا هەموو ساتە ناخۆشەکان تێ ئەپەڕێ بۆ کورد و کوردستانیش بۆ هەموو کەسێک وایە بەڵێ ئێستا ساتێکی ناخۆشە کاتی جەنگە هەموو شتێک تێپەڕێ ناخۆشی تێپەڕێ لەوانەیە
ئەوەندە کاتەکان دوای ئەمە خۆشتر بێ خۆمان باوەڕ نەکەین خی گەورە فەرمێ ئەسا فما عسری یسرا إن بعد الظن بەڵێ زۆر باشە جا پێم بڵێ خاتونیان بۆ سبەینێ بۆ جەژن بە تەمای چین لە ماڵی خۆتانە بن لە ماڵی دایک لە ماڵە خەزورانە چۆن جژنەکەی سبەینێتان وەڵی بەیانیانەکەی یەکسەر جاری لە ماڵی خۆمان ئتر پێشەوەی نیۆڕە بێ لای دایکمە زۆر باشە ینی فاسۆلیا و قەیسێکە حەزرەکەی بەڵێ بێگومان دایکم هەموو جارێڵم وەرە لای ئێماڵی حەزەکەم وەکو جاران هەر لە ماڵەکەی خۆم جەژم کەمانێ ئێتر دایکم حەزی لە ستایلی شتی خۆیەتی ئیتر ئێمەش بێگومان دوای نانی بانی هەمومان ئیتر لە ماڵی باوکم کۆبینەوە و جەوێکی زۆر خۆشە ئینشاڵڵا هیوادارم هەموو خانەوادەیەک جەوی خۆش بێت و هەر کوردستان ئاوەدان بێ ئینشاڵڵا سەرکەوتنی شەر بۆ کورد و کوردستان ئینشاءڵڵا جا شێفێکی زۆر باشیشی لە سۆشەڵ میدیا و بینین کە زۆر چالاکی لە هەمان کاتا زۆر گرنگی بە خۆت ئەی بە خودی خۆتەیت و لە هەمان کاتیشا زۆر گرنگی بە ماڵ و ماڵداری خۆتەی حەز ئەەکەم خواردنێکی تۆ خۆم نازام ئەوە نم بینی و خواردنی خۆش حەزەکەم بۆ کورسات داوەتم کردن هەمویان هاتم بۆێرە خواردنێکی زۆر خۆشم بۆ دروستکردن وەڵاوە کەمالی مەسەوەر بوو وتی تا ئێستا لە دەرە خواردمە ئەم خواردنێکی ڕووسی بوو دروستم کردو تا ئێستا خواردنیوە بۆ شێوازە بە تام نەم خواردووە یعنی ئەوان شایدن کە خواردنەکەی دەستم خۆشە دەستان خۆشە و کورسات بانیان کردم بێگومان زانیان من حەزم لە تر حەزە هەشەر نیە ئینسان حەزی هەر لە هوەری گۆرانی وتنە بۆ نمونە دکتۆرمان هەیە عاسفە سە من خۆم دکتۆرم هەیە عاسفە حەزی لە مۆسیقا و گۆرانی ینی شەر نیە ئینسان هەر لێک لە خۆی ببینێتەوە ئەتوانیت چەند لایەنێکی ژیان تاقیکەیتەوانە بێگومان لەیکێکیشیانە سەرکەوتوو بیت بەڵام من لایەنە سەرەکیەکەی من هوەرە بەڵام بێگومان خواردن دروستکردنیش بەشێکە لە ژیان ناڵم ئافرەت هەر بێ خواردن دروستکە بەڵام هەندێکجا من هاوسەرەکەشم لەگەڵ مامناڵەکانیشم ئێستا فێر کردووە کە خواردن دروست بکەن چکە بەشێکی گرنگە بەڕاستی خواردنیش لە ژیانە و خۆشە چکە تۆ هێسار کە تۆڵی دایکە چیمان هێوانە خۆش ینی ئەوە اینجا بێجگە لەوەش گرنگیدان خانمان بە خۆیان هەم بە پێستیان بە قژیان ئەوەش لانێکی گرنگی تری ژیانە ئەو شتانێکە گرنگن حەزم کردو لە پەیجەکەمەوە ئیسفادەیەک بۆ خانمان باسی بکەم و هەم ئیشەکەشم کە بزنس دەکەم لەگەڵ شەریکێکە هەر لەسەر براندی جوانکاری پێست و چارەسەری کێشەکانی پێست بێت هەر بژیت خاتونیان جانجاوە بۆ خواردنەکەڵە تەندروست بخۆ و تەندروستیش بژیت بەڵێ خاتونیان عەبدوڵڵا بۆ داهاتوو کار و پرۆژەیەکی ئەبێ لە ئێستا و بەرهەمی دواتر ئامادە کردو لە ئێستاوە ئەڵێن گۆرانێکی شادیتر ینی ئەوەندە بەجێشم لەسرم گۆرانی یاڵم گۆرانێکی شادیتر یاڵە بەدەست لە ئامادەکاریەیە ینی هیچ بیرۆکەیەکت هەیە بیرۆکەکە هەر خۆم دایانێمەوە ئیشەڵڵا من مشکلم نییە بۆ کە حەزم لە شتێک بێ ئەیکەم دڵیان بینیمانە حەزر لە چی بۆ دڵێن ئێستا لە یوتیوب بۆنمونە خواردنەکە بینم زۆر قورسە کەس ناتوانێت من یەکسەر بەبێەوەی بیشن و سمازم دروستێکم چکە حەزم لێتی هونەرەکەشم وایە کە حەزم لێ بوو تر وەکو چۆن ئەم گۆرانیە بۆم هاتووە دوای شەڵای گوێتان لێبێ شتێکە من بەکارمێناوە لە هیچ شوێنێک بەکار ناتوە بۆ گۆرانی خۆشی و ئاوازەکەشم زۆر تایبەتە کەواتە ئەتوانی لە کۆتایەکە لە دوانی خۆت یاخود با بڵێن پیرۆزبایی خۆت بە هەوادارانی خۆت بگەنی هەل لە ئێستاوە بە پێشیان بڵێ بۆ جێژنانە چی بۆ ئامادەکردن بڵێ من وەکوتم ئەوەی ئەتوانم بیکەم بەڕاستی هەر لە ڕێگی هونەرەکەم وەیەکە بۆ پڕی خۆشەویستیەوە بە دڵخۆشیەوە ئەو ماندوو بوونە کە لەگەڵ ئەو گۆرانیە کردومار پێشکەش بە جەماوەرەکەم یەکەم هیوادارم دڵخۆش بن ئینشاءالله ئینشاءالله ئەو خەموو ناڕەحەتی کە یەخەی بەرەوکی هەموو تاکێکی کوردی گرتووە ئینشاءالله بەر ببێ ڕزگارمان بێ و من لێرەوە جەژنە پیرۆزەتان لێکم هەم بۆ جەژنی قوربان هەم پیرۆزبایی جەژنی نەورۆز و جەژنی گەلی کورتان لێکم هیوادارم ئەنجا ئەو هەموو بارانە خۆشەباریوە ئەو هەموو سەوزایی و ئاوانی ئەم جەژنمان زۆر تایبەتە بێت لە باری هەموو شتێکەوە سپاس بۆ خۆی گەورە تەبانە بێ سپاسی خۆی گەورە بکەین کە ئینشاءالله دڵنیام خۆی گەورەش لەگەڵ کوردای چونکە دڵپاکترین میلەتین ئێمە بێکمان دەستە خۆش بە خاتونیان لای ئێمە دایما جەژنی نەورۆزە ئێمە توانین سەیرام بکەین لە باخەکەی خۆمانە لە کوردستان ماشەڵڵا داوادانە شوێنێکی خۆشیشی هەیە بێگومانە بەڵێ خاتونیان زۆر خۆشحاڵ من کامڕۆ لەگەڵمانە بوویت بۆ هیواین کە دووبارە بوو بینینەوە بۆ بەرهەمەی جوانتر و باشتر جا خاتونیان حەزەکەین پێش ئەوەی بچینە لای ناوبەر بەرهەمێکی دیکەمان پێشکەشکیت و بە بەرهەمەکەی تۆ بچینە لای ناوبڕەکەمان
یعنی کام بەرهەم هەر بەرهەمێک بێت بەدڵی خۆ هەر کارێک بێت. وڵای ئێوە بێتە نوتم خۆت ئامادەکە بۆ گۆرانیوتن بەس ئامادەکاری و ناوێت دڵێن دەیمە ئامادەیت. کێشەنێ بە گۆرانەکەی مامۆستا بەجێ بڵێن چکە خۆم کەواتە ئێمە بەردەوامە بین لە بەرنامەی خۆمان بەڵام پشوێکی کورد وەرەگرین و پێش پشوەکە بە بەرهەمەکەی خاتون نییە ئەچینە لای پشوەکەی خۆمان. فەرموو. چەنێ دوور بم بێغەم بالێم لە هەر کوێبی نزیکی لێم بێجگەل لە تۆ بادەی هیچ کەس هەرگیز هەرگیز سەر لێو نانێم شەماڵیش بم کە هەڵم کرد بەرەو مەنزڵ گەی تۆ وادێم بەرەو مەنزڵ گەی تۆ وادێم دوو ئەو دەم و ئەو زمانەی کە هۆنراوای پێ ئەهۆنم تۆ لاپەڕای ئەو دیوانەی بەسەر هاتە بۆ ئەوینم جوانی هەموو کوێستانەکان لە چاوی تۆ دابینم لە چاوی تۆ دابینم چانێ دوور بم بێخەم بالێم لە هەر کوێبی نزیکی لێم بێجگەل لە تۆ بادەی هیچ کەس هەرگیز هەرگیز سەر لێو نانێم شەماڵیش بم کە هەڵم کرد بەرەو مەنزڵ گەی تۆ وادێم بەرەو مەنزڵ گەی تۆ وادێم